ڕووباری دانوب یەکێکە لە درێژترین ڕووبارەکانی ئەوروپا و بە دووەم گەورەترین ڕووبار دادەنرێت لە پاش ڕووباری ڤۆڵگای رووسیاوە. درێژیەکەی نزیکەی 2660 کیلۆمەترە و بە 10 وڵاتدا تێدەپەڕێت کە بریتین لە ئەڵمانیا، نەمسا، سلۆڤاکیا، هەنگاریا، کرواتیا، سربیا، ڕۆمانیا، بولگاریا، مۆڵدۆڤیا و ئۆکرانیا. ئەم ڕووبارە لە دارستانە ڕەشەکانی باشووری ئەڵمانیاوە درێژ دەبێتەوە و لە ڕێگەی دەلتای دانوبیا لە ڕۆمانیا و ئۆکرانیاوە دەچێتە ناو دەریای ڕەشەوە. چەندین ناوچەی پارێزراوی سروشتی لە دەوروبەری هەن کە جۆرە دەگمەنەکانی ڕووەک و ئاژەڵ لە خۆ دەکەن. ڕووباری دانوب سەرچاوەیەکی سەرەکی ئاوە بۆ زۆرێک لە وڵاتانی پێدا تێدەپەڕێت، هەروەها ئاو بۆ زۆرێک لە شار و ناوچە کشتوکاڵیەکانیش دابین دەکات. دانوب بە بەشێک لە تۆڕی ڕێڕەوی کەشتیوانی ئەوروپادا دەنرێت و ڕێڕەوێکی گرنگیشە بۆ بازرگانی و گواستنەوەی دەریایی لە نێوان وڵاتانی دەریای ڕەش و وڵاتانی یەکێتی ئەوروپادا. چەندین پردی بەناوبانگ بەسەر دانوبدا گوزەر دەکەن، لەوانە پردی زنجیرەیی لە بۆدا بێست و پردی دانوبیشین لە ڕۆمانیا. هەروەها بە سەرچاوێکی گرنگی کارەباشدا دەنرێت بۆ زۆرێک لە وڵاتانی تێیدا تێدەپەڕێت بە جۆرێک بەنداوی گەورە گەورە بە درێژای ڕووبارەکە دروست کراون بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا. جگە لەوانەش چەندین شاری گەورە لە کەناراوەکانیدا هەن، لەوانە ڤیەننا، براتیسلاڤا، بۆدابێست، بەڵگراد و دەوروبەری شاری بوخارێست. ڕووباری دانوب شوێنی چەندین باڵندەی کۆچەرە، بە جۆرێک زۆرێک لە باڵندەکان لە گەشتەکانیاندا لە نێوان ئەوروپا و ئاسیا بە ڕووبارەکەدا تێدەپەڕن. دەریاچەی دانوب لە دەلتای دانوب لە ڕۆمانیا و ئۆکرانیا شوێنێکی پارێزراوی ژینگەییە و شوێنی چەندین جۆری دەگمەنی ڕووەک و ئاژەڵ. ڕووبارەکە یەکێکە لەو ڕووبارە کەمانەی گیان کە لە وەرزی زستاندا بەشێکی ئاوەکەی دەیبەستێت و ئەوەش دیمەنێکی سروشتی سەرنجڕاکێشی پێدەبەخشێت.